بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان مامۆستا جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵە زانستە سیاسەکان و کاک دەلیل جەمال چاودێری سیاسی ئەمشەو قسە دەکەین لەسەر سیاسەتی هێزە کوردیەکان لە بەردەم ڕووداوەکاندا. زۆر سوپاسان دەکەم. بەخێر بێنە. زۆر سوپاس. مامۆستای بەڕێز با لە بەڕێزەوە دەست پێ بکەم. پێما پێویست ناکە زۆر خۆمان ماندوو بکەین لەبارەی ئەوەی کە لە ئێستای ئەوەی کە پێی دەگوترێ سیاست لە نێوان هێزە کوردیەکان بریتی لە سیاسەتێکی زۆر ئاڵۆز و سیاسەتێکی زۆر شڵەژاو. با پرسیارەکە وها بکەین ئەم شڵەژاوی و ئەم ناسروشتی بوونەی سیاستکردن لە نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چ ڕنگدانەوێژی دەبێت لەسەر چ دروستکردنی یەکەم جەلسەی پەرلەمانیان پێکەنانی ئەم پەرلەمانی کە وەکو نەتیجەیەشی ئەم هەڵبژارنەی ڕابردووی مەفروض وایە لە چەند ڕۆژی داهاتوو دروست بکرێەوە ئەو حکوومەتەشی کە ئێمە لە چاوەڕوانیدا کە دروست ببێت. مەڵە سەرەتا بەناوی خوای گەورە و مێرەبان بەڕاستی ئەو دۆخە ئاڵۆزەی کە لە نێوان پێکهاتە سیاسەکان لە هەرێمی کوردستانە هەیە دابڕاو نییە لە عێراقێکی پڕتەنگەژە ئەگەر دوورتریش بڕۆین بۆ ئەو تەداخلەتە هەرێمایەتیانی کە هەیە و زۆر دوور نەکەوینەوە بۆ مەسلەی هێزە نێودەوڵەتیەکان و حەزوریان لەم مەنتیقەیە. ئەگەر تەرکیزکەینە سەر هەرێمی کوردستان ئێمە هەڵبژاردنەکانی 12/5 و پێش ئەوەش یەکێ لە تەنگژە وەگەڵێ کە ئەوەی لایەنە سیاسەکانی زیاتر دوورخستەوە مەسلەی هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم بوو کە پەرلەمان بە شێوازێک شڵەژا و حکوومەت پەکی کەوت و کۆمەڵە دۆ خاتە پێشەوە دواتر هەڵبژاردننی 12/5 و هەڵبژاردننی ئەم جارەش وەگەڵێ هێور لە جاتی یەکانگیری ئێمە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ واقعە سیاسیەکە بەو شێوازی کە هەیە بەرژەوەندی گشتی بخوێنرێتەوە زاڵ نەبوو بەڵکو بە پێچەوانەوە بەرژەوەندی تەسکیە حیزبی و هەندێک جار بەرژەوەندی شەخصی لە ناو حیزبی وای کرد تەجاوزی هەندێک مەسائل نەکەی لە پێناوی بەرژەوەندێک گشتێکە بۆیە لە جاتی نزیک بوونەوە دوورکەوتنەوەی زیاتر بینرا. بە ڕای من ئەمە دوجار هەر ئەم پێکهاتانن هەر شخصێ کەسە کاریگەر و بکەرەکانی ئەم هێزە سیاسیانن قسە لەسەر پێکێنانی حکوومەتەکان بەم دۆخی کە لە ڕابرۆ تا ئێرە هەیە. بەڵێ حتمما ئەمانەش کاریگەری ئەبێ لەوەی ڕەوتی پێکێنانی حکوومەت هێواشتر ئەکا و ڕەنگە هەندێک جار تووشی یعنی چەقبەستنیشی بکە. بۆیە باشتر وایە بە شێوازێکی واقعیانەتر و دووربینانەتر لایەنە سیاسەکان هەندێک پاشەکشە لە دەستکەوتی تایبەتی حیزبی و خودی بهێنرێ لە پێناوی بەرژەوەندی گشتیە کە ئەمە وەگەڵێ زۆر جار ئەمە وتراوە بەڵام دوجار بەرژەوەندی شخصی یا بەرژەوەندی حیزبی دابڕاو نییە لە بەرژەوەندێک گشتێکە جگە لەوەی کە لایەنێکی سیاسی یا بکەرێکی دروستکەری بڕیان تەماعی زیاتر هەبێ. بۆیە ئەم کە هەشە ئەمە لە هەرێمی کوردستان دەبین واضح هەیە بەتەئکید هەیە. بۆیە هیوادار جارە ینی بەدەنگێکی بەرزتر ینی ئەم تۆمۆهای ئەمە دەبیستین ینی بەتایبەتی ئەوەی تۆزێک متابعی واقعی سیاسی لە هەرێمی کوردستانە بکە نەکرد لە هەرێمی کوردستان ینی دۆخەکەی عێراقیش بەداخەوە لە جاتی ئەوەی مەسن جاران لە 2003 بەدواوە تا 2005 و 6 سیاسەکانی حکومڕان لە عێراقا چاویان لەوە ئەکرد نموزەجی کوردستان بگوازنەوە بۆ عێراق بەڵام هێور یعنی وای لێ هات حکوومەتی عێراقیش یا دەسەڵاتی سیاسی لە عێراقا لە فترەیەکی زەمەنیا پێشکەوتنێکی بەخۆیەوە بینێ بەڵام کاتێک کە داعش و میلیشیا چەکدارەکان و هێزی عەسکەری زاڵ بوو بەسەر دۆخی سیاسیە ئەوانیش پاشەکشیان کردووە ینی ئەبینین ئێستا ئەگەر ڕۆ بچینە دۆخی سیاسی عێراقیشەوە مەسەلەیەکی وەک بەڕێز عادل عەبدولمەهدی کە تەکلیفەکرێ حکوومەت پێ بگێنێ ئەو بیرکردنەوەیەکی نوێ ئەخاتە ڕوو کە ئەویش پەنجەرەیەکە لە ڕێگەی سیڤی و کەفائی پرۆفشناڵی تەقدیمی حکوومەتەکەی کا بەس دوجار بینیمان وا دەرنەچوو چونکە ئەو واقعی کە ئەوێ ئەم گەشەکردنی تیا بکە هێشتا دۆخێکی سروشتی وەرنەگرتووە بۆیە ناچار ئەویش پاشەکشەی کردلەوە و وەک بینیمان لە دانیشتنی پەرلەمانە بە وەگەڵێ بە ئیتیفاق و بە پینەکردن و ئەوانە 14 وەزیری تێپەڕانەوە
بڕیار وایە لە داهاتووشە ئەو 8 وەزارەتەی تر کەماوە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر سونەکان لەسەر کاندیدی خۆیان بۆ وەزارەتی ناوخۆیان بەرگری ڕێکەوتن و لای خۆشمان کێشمەکێش هەیە ئەگەر ڕێکەوتن ڕەنگە یعنی بتواندێ حکوومەتەکە تەکمیلە بکرێ کە ئەو نەفەسەی ئەم جارە ڕوانینێکە بوو بۆی تەشکیلی حکوومەتی عێراقی پێ بکرێ ئاسوێکی زۆر دووری گەشتبینی ئەڕوانی بەڵام واقعەکەوامان پێ ناڵێ دۆخێکی سەپێنراو هەیە کە زۆر زەحمەتە بتوانین بەم چەند ساڵە دەرچین دۆخی سەپێنرا و ئەم دۆخە لە ناوخۆ هێزە سیاسە کوردیەکان یان هێزێکی دیاریکرا و سەپاندوێتی یان ئەم دۆخە پەیوەندی بە بەغدا بە وڵاتانی ئیقلیمیەوە هەیە ئێمە ئەگەر بۆ بینەر زۆرتر ڕوونکەوە پێم باشە مەبەست لە چی لە دۆخی سەپێنراوە ئێمە لە هەرێمی کوردستانە یەکێکی سیاسی جوگرافی دانپیانراوی دەستورین بەڵام ئایا لە دۆخێکی ئاڵۆزی پڕکێشمەکێشی بەرژەوەندی هەرێمایەتی و دەولی ئەتوانین وەک هەرێمێک لە عێراقێکی مەرکەزیە تەنانەت یعنی هیچ بەرژەوەندی ئەم هەرێمایەتی و نێودەوڵەتیە لە بەرچاو نەگرین و بتوانین قەرار بین یا ڕوانینمان هەبێ پرسیارێکی وەنیە معقولە لەبەر ئەوە دۆخێکی سەپێنداوە بەدەر لە ئیرادەی تۆیە بەرژەوەندی زلهێزەکان بەرژەوەندی هەرێمایەتی ململانی هەرێمایەتی زۆر جار بەویستی خۆشت ڕەنگە تۆ ئومێدێکت هەبێ ڕوانینێکت دەبێ بەس واقعەکە لە تۆ بەقوترە ناتوانانی ئەوە تێپەڕێنی زۆر باشە زۆر باشە کاگێ دلیل ئەگەر هەر قسە لەسەر 4 ساڵی ڕابردوو بکەین ڕەنگە هەمومان لەسەر ئەوە کۆک بین کە 4 ساڵە پڕە لە ڕوودا و پڕە لە چێشمە چێژم پڕە لە ململانێ و ڕەنگە تا ئەندازێکی زۆری زۆر بمان لەسەر ئەوە کۆک بین کە ئەم ڕووداوانە 2000 بەشی زۆریان بە زیان و بە زەرەر بۆ کۆی یعنی ئەزمموی کوردی ینی کۆتایی پێهاتوو ینی پرسیاری من لێرەدا ئەوەیە هەموو ئەم ڕووداوانە بەم هەموو شکستە ینی بۆچی نابن بە ئەزمون تاوەکو ئێمە لێیانەوە شێوازی سیاستکردنمان تۆزێک پێ بگەیانین پێیانی ئەمە پرسیارەیە سپاس کاکشۆر سپاس بۆ مامۆستا شوبینەرانی تەلەڤیزیۆنی پەیام قسەکردن لەسەر ئەم پرسانەی کە جەنابەدەیان وژێنیت خۆی سێ قۆناغەیە کە پانۆرەمای سیاسەتە یا شۆڕژ گەڕیەکە پێش ڕاپەڕینن و دوجار پانۆرامای ئەو ڕوودا و سیاسەتی کە لە ڕاپەڕینەوە دەست پێ دەکات تا ئازادی عێراق و دوای ئەوە پانۆرامای هەموو ڕووداوانەی کە لە دوای ئازادی عێراقەوە و هەرێمی کوردستان و نەمانی دوو ئیدارەیی تا ئەم لەحظەی ئێمە قسەی لەسەرەکەین ئێمە بەمانە فەلسەفی یا بەو ڕۆیایی کە لە نێوان هێزی سیاسی و خەڵکە تۆ پێناسە بۆ سیاست بدۆزیتەوە ڕاستە ئەم هێزانەی کە هەن حیزبن و هێزن و بەمانە لۆکاڵیەکە شەمانە کۆمەڵی خەڵکن بە دەوری ئایدۆلۆژیا و ڕۆیا و بەرنمەیەکە کۆبوونەتەوە بەڵام ئەمە تەواوی حزبایەتی و کاری سیاسی و دنیابینی و ئایدۆلۆژیای حزب نییە بەڵکو دوو ئاراستە هەیە ئاراستەیەکیان ئەوەیە کە پاشخانێکی شۆڕژگێڕیان هەیە هاتوون و تا ئێسش بەردەوامن و بەشێکی دیکەیان ئەکرێ جۆرێک لە جۆرەکان بەشێک بوو بن لە شۆڕژگێڕی یاخود بەشێک بوو من لەو خەباتە بەڵام بە ئایدۆلۆژیایەکی دیکە من پێم خۆشە بەم جۆرە هێزی تازەیە کەچی بەهمان تۆمەتبار دەکرێت کە هێزە شۆڕژگێڕەکان ینی پێ ینی سیاست لە دنیای کوردی بۆچی وەها شێواوە ینی بە شێوەیە کەسی تێدا دەرنەچێ ینی زین چۆن تۆ کۆمەلگای کوردی دوجار حزب دەرهاویشتەی کۆمەلگایە بۆ معلوماتت حزب بەشێکە لە کولتور و توراسی کۆمەلگاش ینی ئێستا بۆ منە بۆچی حزب وەک لەم حزبانێک لە ئەمریکا دروست نابێت لەبەرەوەی کولتور و تراس و کۆمەلگای ئەوروپا بۆ منە تەقبولی ئەم جۆرە حزبایەتی و سیاست و ململانەیە ناکات بۆ منە ئەمریکا بە هەمان شێوە بەڵام عادەتەن لەو کۆمەلگایانەی کە بەم جۆرە پەلاهاون و ئەچنە ناو ئەم چەمکە تازانەی بە ناوی دیموکراسیەتەوە بە ناوی مافی مرۆڤە بۆ ناوی حزبەوە کاچنە ناو کایە سیاسەکانەوە ئەمانەی لێ دەرەچێت خاڵێکی دیکە حزب دوو جۆر هەیە ینی ئێمە ئەبێ جیایکەینەوە لە فۆرمان ڕاستە تۆ حزب هەیە حزبی تازەن حزبی دوای ئەکرێ ئازادی پرۆسی ئازادی عێراقیش بن بەڵام کاتێ سەیری بەرنامەکە ئەەکەی ینی دوجار خەڵک من قسەکە پێشتر ئاماژەم بە شتێک کرد ئەویش خەڵکو و حزبی سیاسیە بۆ چییە؟
دوجار خەڵک بڕیارەیە ینی ڕایگشتی بڕیار لەسەر ئەم حیزبانەیات ئەگەر تۆ سیرکەیت بەشێک لەو بەریەکەوتنانی حیزبانەوەیە بەڕاستی ڕۆیایان زۆر نزیکە لەیەکەوە ینی هەستەکەی بەشێکیان ضرورەت نین ینی حزب دوجار ئەبێتەوە بە میکانیزمێک یا ضرورەتێک بۆ حیاتی بەشەریەت یا بۆ حیاتی کۆمەلگا کە دوجار ئەمانە ڕێکەوتەی کۆمەڵایەتین لەسەری ڕێگەکەون و تۆ لە ناو پەیامە ئیشەکەی من بەیانی لە تەلەڤیزیۆنێکی دیکە ئیشەکەم مامۆستا لە فلان حیزبی بیە من لە حیزبی بام بۆ نمونە کارەکەم ومانە بەڵام هەستەکەی وردە وردە ئەم حیزبانەوە ڕای شخصی منە بەشێکیان بەڕاستی ضرورەت نین ینی حزب لە متەڵەقی چیەوە تۆ پێ دوایە ئەم حیزبانە ضرورین یان بەشێکیان ضرورین ضرورەت لای تۆ چی ئەسڵان ینی ڕوئیا و بەرنامەیە ینی کە تۆ بۆ نمونە لە پرۆسەی هەڵبژاردننا کە سەیرەکەیت بۆ نمونە زۆربەیان یەک بەرنامەیان هەیە ینی هەستەکەی مفاجئە نابینی لە پرۆسەی هەڵبژاردننا بۆ نمونە حزبێک نایە بۆ نمونە شتێک بڵێت یا لە بەرنامە و ئەجندایە شتێک بڵێ بۆ نمونە لای من و تۆی دەنگدەر بۆ نمونە ئەوە نییە مفاجئەیەکی گەورە بێ ینی کۆمەلگا دابشکا ئەنی زەنگ چۆنە کۆمەلگا دابشکا لەسەر ئەوەی ئەم بەرنمەیە باشترە یا لەو بەرنمەیە تۆ هەستەکەی بۆ نمونە لەوەتی ئێمە پرۆسی هەڵبژاردنەکەین گۆڕانکاریەکان زۆر جوزئین ینی ببەسمەوە ئێسم ئەم مەقولەیە بخەمە ناو میدیاوە ئەزانی تا ئێستا کۆمەلگای کوردی یا پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە تا ئێزە هێزی یەکەم نییە بۆ معلوماتن لە ڕووی جەوهەریەوە هەتا ئێستا دوو یەکەم هەیە لە هەرێمی کوردستانە بڵێ لەبەرەوەی دیفاکتۆی ئێمە یعنی دیفاکتۆی سیاسەتی ئێمە ئاوەهایە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی خۆ کاتێ یەکێتی ئەڵێ من بە کورسی حساب ناکرم ئەبێ بە جددی ڕایگشتی ئەم ڕستەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەرگێت قبولیشی بێت بێعتیباری ئەوەی کە خاوەنی جوگرافیا پارە عسکەرە دەم خۆش پارتیش بەهەمان شێوە دەم خۆش منیش مەبەستەکەم ئەمەیە ینی تۆ سەریکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکا هێزی سێم بووە مامۆستا جەبار هێزی سێم بووە و دووەمی ئەو جوگرافیا و بۆ نمونە ئەوە نییە قەڵەمڕەویی خۆی بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام دوجار چێ تەحەکومی بەم قەڵەمڕەویەوە کردووە چێ تەحەکومی بەم زۆنەوە کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی لەبەرەوەی ئەبێ کۆمەلگای کوردی ئێمە بگەینەوە قەناعەتەی هەتا ئێستا لە هەرێمی کوردستانە هێزی یەکەم نییە پارتی 45 کورسی هەیە لەم هەڵبژاردنەی سینۆی ئەم جارێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 45 کورسی هەیە و یەکێتی نیشتیمانی کوردستان 21 هەیە بەڵام ئەبێ ئەو حەقیقەتە بزانین پارتی یەکەمی زۆنی خۆیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش یەکەمی زۆنی خۆیەتی کاتێ من لە بازنەیەکی ئەگەر بزات ئێستا وردە گەر قسەکانم کۆکەمەوە ئێمە لەم قۆناغینجا ئەمە من پێم خۆشە و جەنابەت پێت خۆش نییە سیاست بە حەز ناکرێ وە ئەمری واقعات تۆ سیاست لەگەڵ ڕۆژاکەی لەگەڵ ڕووداوەکاناکەی ئێستا کە من و تۆ لەم بەرنمەیە قسەکەین لەگەڵ مامۆستایە و بینەر گوێ لە ئێمەیە ئەمە واقعەکەیە من واقعەکەشی شیەکەمەوە ئەمە خاڵێکە خاڵێکی دیکە ناهاوسەنگی لە جوگرافیای سیاسی ڕۆیای هێزە سیاسیەکانە هەیە ئەزانی چۆنە ئێمە ڕاستە زانی دوو زۆنمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆنی خۆی هەیە و دەسەڵات و هەژمون و قەڵەمڕەوی خۆیەتی و پارتی دیموکراتی کوردستانی شەیەتی لەناو ئەم دوو زۆنەیە هێزی دیکە هەن وانە هێزی دیکەن ئەم هێزانە ناهاوسەنگن لە نفوسە لە بڕیارە لە ڕۆیای سیاسیە ینی هەموو مابوونیە زۆر جار ئەگەر ئەم قسەیەش قسەیەکی شایع بێ لە ناو خەڵکە ئەڵێن بۆ نمونە تەنها بەفر ئەڵێ لە بەردرگاکەی ماڵی ئێمەیە چووەتەوە ینی تۆ سیرەکەی بۆ نمونە تەواوی قورسایی هێزە سیاسیەکان لە زۆنێکایە تەواوی قورسایی ڕۆئیا و ئەوە نیە جوڵانی شەقام کە ئەوەی ئۆپۆزیۆنێکە لە زۆنێکایە لەبەر ئەوەی ئێمە ئەبێ بەرسەراحەت ئەگەر بمانەوێ زانستیانە قسە لەسەر حیزب و سیاست و ڕوئیا و بەرنامە بکەین بەڕاستی پێش ئەم قۆناغێک هەیە کە پێوتێت جوگرافیای سیاسی کە من بۆم هەبێت چۆن لێرا لەم تەلەڤیزیۆنەوە قساکەم لە سلێمانیەوە ئەبەم دەمگەمیەشم بۆم هەبێ بۆ نمونە لە دهۆ کابیکەم چۆن گومان دەکەی بۆت نییە نەنە گومان نییە حقیقەتە مەبەستم زانی چۆنە ئەمە بە هاوسەنگی کەمەوە بۆی نەڵێن مامۆستاش ناهاوسەنگە چۆن بۆ منە پارتیەک لە دهۆک ئەتوانێ بۆ منە بەو دەمگەرمی قسە بکە بۆی هەبێ لە سلێمانیا بەو دەمگەرمی قسە بکە باشە خاڵێکی دیکە ڕۆیای ڕوونی هەرێمی کوردستان یعنی ئێمە ئەم قەوارەی کە پێمان وتوە هەرێمی کوردستان ئەزانی چۆنە نازانین چیمان لێ ئێوێ و نازانین بۆ چیمانە
ینی ئەمە بابا ڕوون بێ تۆ سەیری هەڵبژاردن کە تۆ بەرنامەکەشت لەسەر ئەوەیە بۆ ئەم هێزە سیاسیانە بەم جۆرن بەشێکی زۆریان بەڕاستی ڕابەرایەتی ئەم هێزە سیاسیانە ڕابەرایەتێکن بەڕاستی کێشەیان لەگەڵ ڕابەرەکانی دیکە هەیە ینی کێشەیان هەیە لەگەڵ یەکترا کێشەی سیاسی نا بۆ معلوماتت کێشەی لەوە چێ کۆمەڵایەتی بێ کێشەی لەوە چێ ئابووری بێت لەوە چێ کێشەی هێزوە نیە دەسەڵاتی شخصی بێت ئەمانەی کە ئێستا ڕابەرایەتی ئەم حیزبانەکەن لە هەرێمی کوردستانە ئەمانە لەو منتەڵقەوە سەیری هەرێمی کوردستان و پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان ناکەن کە هاتە ناو پرۆسەیەکەوە ئەگەر دۆڕا وەنیە ئەتیادیە من نمونەیەکت بمێ ئێستا هەمومان حکومەتی بنکەفراوەمان تاقی کردەوە بۆ معلوماتە لە دنیای شتیوانە حکومەتی بنکەفراوە ئەگەر یارمەتی مێ لە بەریتانیا بوو پێم وابێ حزبی 51 کورسیە ناوی تریان 49 هێنا حزب ئەو حزبەی کە هێزی یەکەم بوو زۆری نەبوو 50 کورسیەکەی هێنا داوەتی ئەوی تری کرد بۆ منە بای کرد کە بەشداری لە حکومەتا بکە وتی من بۆ ناتوانم بەشداری لە حکومەتا بکەم وتی بۆ ناتوتی حەزەکەم شەراکەت پێکەوە بەرنامە وتی من خەڵکی بەریتانیا دانی بە من دانەناوە زۆرینەی خەڵکی بەریتانیا لەگەڵ بەرنامەکەی منە نییە من چۆن ئێمە ناو حکومەتێکەوە باشە بەشداری تیاکەم کە خەڵک چلونۆی باوەڕی بە من هەیە ینی زۆرینە بەبەستمەوەی لەوێ دیموکراسیەت لای ئێمە ئەمە نییە و وتیشم دیفاکتۆ ئەمری واقعی ئێمە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومان ئەوە نییە بووە بە پەندی پێشینان هەروەکو پەندی پێشینان لەسەر زاری هەمومانە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان حکومەت تەشکیل ناکرێت خۆ تۆ سیرکە ئەم حیزبانەی دیکە هەن من ئەمە ڕای شخصی منە بەڕاستی کوردستان ئەم فرە حیزبیە لای من هەڵ ناگرێ کە ئەوەندە نزیک بن لە یەکەوە مە بەس تێبگە لە من ئەوەندە نزیک بن لە یەکەوە ئەم فرە حیزبیە ضرورەت نییە لەناو حکومەتدا مەبەستە لە هەموویە کاکە تۆ کاکە بەرنامەی من بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانم خوێندوێتەوە باشە بەرنامەی بۆ منە کۆمەڵی ئیسلامی خوێندوێتەوە مامۆستا جەبار باوەڕکە لە سەدا هەفتای وەکو یەکە تۆ هەندێشتی ئایدۆلۆژی لابە کە پاشخانی بۆ منە کۆمەڵی ئیسلامی یا یەکگرتووی ئیسلامی و بەس لەوەی کە پەیوەندی بە خەمی خەڵکەوە هەیە وەکو یەکە ئەزایمە بەسم بزات اینجا دوو هیچی حیزبێکی کوردستانی نییە مفاجئە بکە ئەنی تۆ زۆر باشە دیموکراتیەکان هێنە سەر حکم بۆ نمونە کۆماریەکان و دیموکراتیکان لە پرۆسی هەڵبژاردنە لە ئەمریکایە سیر کە بەرنامەکانیان چییە ئەمیانەڵێ باج زەڕیبە کەمەکەمەوە نییە ئەوی تریانەڵێ بۆ نمونە لایەنی تەندروستی بۆ نمونە نییە با ئەوە کەم بۆ منە کۆمەلگای ئەمریکی دابش ئەبێ زۆرینەیان کامیان زەڕورەت لە کام بەرنامەیە بەڵام باوەڕکە من وەکو دەنگدەرێک لەمو حیزبەکە خۆمە بینمەوە زۆر باشە توانم دەنگمەم بە هەمووی زۆر باشە مامۆستا جەبار دەمێت لەسەر قسەیەژی کاگێ دلیل بوەستم ئەو لە سەرەتای قسەکانیدا قسەی لەسەرەوە کرد کە حیزبی کوردی 2000 ڕنگدانەوەی کۆمەڵگەی کوردی خۆیەتی من باپرسیان لەبەر ڕێز بکەم پەیوەندی پێگەیشتن و پێنەگەیشتنی کۆمەلگە بە حیزبەوە لە ناو زانستی سیاسی چییە ینی پەیوەندی کۆمەلگە و سیاست بێکەوە چییە مەڵێ خۆی تاوەکو ینی بە شێوشی دروست ئێمەش لە ناو کۆمەلگەی کوردی خۆمانە لێی تێبگەین یعنی کۆمەلگا وەکو وەگەڵە بنکەیەکی جەماوەری یاخود وەکو ئەرزێتێک تا چەند بەشداری سیاسی هەیە بۆی هۆشیارانە ئینتاجی حیزب و بزوتنەوە و دواتر دەسەڵات بکە یعنی وەگەوترێ سەرکردە یاخود دەسەڵاتی ئەو وڵاتە ئەو نەتەوەیە ڕنگدانەوەی کۆمەلگاکە خۆیەتی بۆیە یعنی ئەمە شتێکی دابڕاو نییە هەر تاکەکانی کۆمەلگەیە دوجار کە بیر ئەکەنەوە بەرژەوەندەکانیان پێکەوە گرێ ئەدەن ئێمە ئەبێ جایکەینەوە حیزب کاتێ لە قۆناغی ڕزگاری بۆ مانەوە شۆڕش ئەکا و دروستە بێ لە قۆناغی وەگەڵی خەباتی نهێنی بە کوردیتر جیاوازە کە ئاعتیماد دەکاتە سەر نەوعیەت نخبەیەکی کەم پرۆسەیەکی ئایندەیی پێیە بەڵام لە خەباتی پەرلەمانی وەکو ئێستایە یعنی ئاعتیماد دەکاتە سەر ژمارە و دواتر ینی بە شێوازێکی زۆر سانەویتر ئاعتیماد دەکاتە سەر نەوعیەت چونکە لە شتێکی طبیعیە چونکە خەبات لە خەباتی نهێنی دەرچووە بۆ بە خەباتی پەرلەمانی خەباتی پەرلەمانیش لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە تاکێک ئەگەر
ئەو پەڕی بڕوانامەی هەبێ لەگەڵ کەسێکا کە بێ بڕوانامەیە خوێندەواریش بێ یەک دەنیان هەیە بۆیە تۆ ئیش لەسەر چیەکەی تەواوی کۆمەلگا ئاراستە بکەی بۆی بڕوا بە بەرنامەی کارەکەی تۆ بە پەیڕۆ و پرۆگرامەکەی تۆ بکە بۆی دوجار دەنگت باتێت تۆ حکومڕانی بەپی ئەو بەرنامەیە بکەیت بۆیە یعنی ڕنگدانەوەی حیزبە سیاسیەکان هەڵقوڵاوی کۆمەلگاکەی خۆمانە یعنی ئەگەر ئێمە زۆر هەڵەیە ئەکرێ ئێمە سوود لە ئەزمموی وڵاتان ببینین بەس زۆر هەڵەیە کۆپی نموزەجی وڵاتان کە بە چەند سەد ساڵ تێپەڕیون بە مەسائلی دیموکراسی و دەسەودەتی دەسەڵاتە ئەو وێنەیە کۆپی بکەین لەسەر هەرێمی کوردستان بڵێن لەوێ ئاواهی ئەکرێ لێرەش ئەبێ وا بکەین قۆناغی گواستنەوە ڕەنگە زۆر ئەستەم بێت تۆ تەحدیدی بکەی ساڵێکە پێنجە یاخود چەندێکە قۆناغی گواستنەوە خۆی لە ناخی خۆیان وردە وردە کامڵ ئەبێ و تەحول ئەکا مامۆستا بوو بریانە قسەشت پێ دەبڕم بەڵام هەندێک کەن قسە لەسەر ئەوە دەکەن کە لە ڕاستیدا لە ناو کۆمەڵگەی کوردی و لە ناو هێزە سیاسی کوردیەکان تا ئێستا دەشێ ئێمە قسە لەسەر ئەوە بکەین کە نەگەیژبین بە مەرحەلەی ئینتیقالی چونکە ئەم شێوازی سیاستکردنی کە لە ئێستای سەدەی 21 لە نێوان هێزە کوردیەکاندا هەیە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ئەو سیاسەتی کە لە سەدەی 20 لە نێوان هێزە کوردیەکاندا هەبوو ینی بە هەمان شێواز ینی مامەڵە لەگەڵ یەکتریا دەکەن ینی ڕووداو هەیە ئەگەر بەراوردی بکەین بە ڕووداوێک کە بەنمونە لە 60ەکان یا لە 70ەکان یا لە 80ەکان ڕوویداوە ینی زۆر بە ئاسانی دەتوانین زۆر خاڵی هاوبەش لە نێوانیاندا ببینینەوە لەسەر ئەوە دەڵێیتی من ئەڵێم خۆی تەحولمان کردووە بەڵام لە ئاستی پێویستانیە مەسەن ئەگەر تۆ سەردەمی خەباتی نهێنیەکەی سەردەمی شاخەکەی هەر گروپە و بەگشت گروپێکی کاتشێتەوە شەڕی چەکداری دروست بووە لەم پەڕی ڕاست بۆ ئەو پەڕی چەپ و نەتەوەیی و وەگەڵێ هەموو هێزە سیاسەکان بەیەکا هەڵپژاون لەسەر ئەوەی خلافێکی بیرکردنەوە یاخود دەسەڵاتێکی ناوچەیی کامیان لەوێ بێ کامیان لەوێ نەبێ بەڵام کاتی ئیتە سەر خەباتی پەرلەمانی دواتر ئەگەر نەوەیەکیش تێپەڕێنین ینی وردە وردە ئێمە لە قۆناغی وەگەڵێ یەکلاکردنەوەی کێشەکان بە شەڕ دوای 98ەوە دۆخێکی تازە هاتە پێشەوە لانی کەم ئێستا بڕوامان بەوە هەیە دەساودەسی دەسەڵاتەکە ڕەنگە ینی تمۆحی من و تۆ لەوە زیاتر بێ لە ئاستی پێویستان نیە بە دەلیلی ئەوەی لە 12 کاتێک کە هەڵبژاردن ئەکرێ کۆمەڵێ لایەن ینی بە ئاشکرا هەستەکە غەدری لێکراوە بەڵام پەنا نابا بۆ چەک پەنا ئەبا بۆ مەحکەمە یعنی ئەمە جۆرێکە لە وەگەڵە هەنگاونان بۆ گواستنەوە کە منطقی عەقڵ گفتوگۆ زاڵ بێ بەسەر ئەوەی پەنابەری بۆ عەسەبێت و بۆ چەک هەڵگرتن لە بەرامبەر یەکتریە لە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستانیشە بە هەمان شێوە خۆ خلافات هەیە ئێستا ئێمە قسە لەسەر خلافاتەکانەکەین بەس نەگەیشتوتە ئاستی ئەوەی کە دابڕان یاخود خوانەخواستە هەڕەشە بە چەک و بە شەڕ بکرێ هەر لە ڕێگەی محکەمەوە یاخود لایەنێک هەڵوێستی ئەوەیە بۆکو معارەزە مووقفی خۆی دەرەبرە لایەنێ بایکۆت ئەکا ینی ئەمە شتێکی سروشتیە لە دۆخی تەنگژاوی سیاسی لە هەرێمی کوردستانی کە تێوەگلاو لە عێراقێکی پڕکێشمەکێشە ینی ئەتوانم بڵێم لە ئاستی پێویستانیە بەڵام ئێمە تەحولمان کردووە زۆر چاک بەڵام هێشتا دەگوتر ئەم تەحولێکی زۆر سستە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی لە کاتێکدا لە بەغدا کۆمەڵە گۆرانکاری گەورە لە پێشە کە ئێمە تێیدا بەشێشین و ڕەنگە ئەڵقە وەکو جاران ئەڵقە بەهێزەکەشی نەبووین ئەگە زۆر لاوازیش نەبین لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێو ئێمە لە بەردەم کۆمەڵە گۆڕانکاریداین لەوەی کە پەیوەندی بە پەرلەمان و بە پێکردنی حکوومەتەوە هەیە زۆر چاکە بەڵام دەگوتر لەم کاتانەدا کۆمەڵێ ڕەفتار و هەڵسوکەوت و مامەڵەی سیاسی دەبینین کە زۆر جێگەی لەسەر وەستانن ینی بنمونە تۆ بارزانی دەبینی خۆی دێتە سەرخەت لەسەر دیاریکردنی وەزیرێک بۆیشەتی و هەڕەشەی ئەوەش دەکا کە ئەگەر ئەم وەزارەتەکە وەزارەتی عەدلە بدرێ بە یەکێتی ئەم لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی پاشەکشە دەکا یا بنمونە دکتۆر بەرهەم دێ بۆ هەرێمی کوردستان وەکو سەرۆک کۆمار ناچێ بۆ هەولێری پایتەخت بکە خۆ دەزانی ئەتیپارێکی سیاسی گەورەیە ینی ئەمە ڕەمزی دەوڵەتی عێراقیە وانە کەواتانی بەڕاستی ئێمە لە بەردەم کۆمەڵی ئالۆزی زۆر گەورەدانین بەهۆی هەڵوێست و ڕەفتاری سیاسیەکانی خۆمان ئێمە ئەگەر باسی خودی هەرێمی کوردستان کەین وەکو یەکەیەکی سیاسی یعنی هەنێ جار لە ڕووی عەطف و وەگەڵێ دنیابینی خۆمان بۆ ئایندەیەکی گەشتر زیای لە حەجمی خۆمان نەمانوێت تەعامل بکەین بە تایبەتی تۆ عێراق
مەسەن هەنێ ڕەفتار و هەڵوێستی کە بۆ ئەچێتە سەر لەبەرەوەی خاوەنی شخصێتێکی معنەوی خاوەن سیادەی نوێنەرایەتی کراو لە نەتەوە یەکگرتوەکانە. ئەگەر بینە سەر تاکەکانی هەرێمی کوردستان کە ڕەفتار ئەکەن بەڕاستی من ینی هیچ ئەوە جێگەی گومان نییە کە پێشتریش من ئاماژەم پێداوتم هەنێ بەرژەوەندی حیزبی هەنێ جار بەرژەوەندی شخصیش دێتە ئەوەی کە کێشەکان لە جیاتیەوەی بەرەو چارەسەر بڕۆن هەنگاوەکان دوورەکەونەوە. مەسەن یەکێ لەو بابەتانەی کە جەنابیشت باست کرد وەکو شێوازێکی ینی ئیعلامی ئەمە باسکراوە لە زاری ئەندام پەرلەمانێکی پێشووی عێراقیەوە کە گوایە بەرزانی قسەیەکی وای کردبێ ئەگەر گریمان کرابێتیش ینی حەقە احتیوای ئەمە بکرێ وردە وردە هێور هێور ئەمە چارەسەر کرێ نەک ئەمە بکرێتە نقطەیەکی خلاف و دوورکەوتنەوەیەکی لەسەر دروست کرێ چونکە ئێمە لە عێراقێکی تەنگەژەیە جەنابیشت ئاماژەت پێدا ئەگەر لە قۆناغەکانی پێشووە بە تایبەتی 2005-2006 وەرەوە بۆ 2009 دواتر لە 2014 ئێمە ئەگەر بیرتان بێ لە کۆبوونەوە هەبوو لە سلێمانیە لە هۆڵی پەرلەمانە هێشتا کورد نەچوو بۆ ژوورۆی ئەلانی حکوومەتەکەی عەبادی کراو بە پەلە چوین و بەیاننامەیەکمان خوێن دەوتمان ئەبێ ئەم خاڵانە جێبەجێ نەکەن هەڵوێز وەرەگرین. یعنی حەزمی حەقیقی هەرێمی کوردستان وەک یەکەیەکی جوگرافی سیاسی لە ناو عێراقێکی خاوەن سیادەیە وردە وردە کە دۆخ ئاسایی ئەبێتەوە حەزمەکەی خۆی دەرئەکەوێ. ئەمە بە پێی خواست و خەمی من و تۆ کۆمەلگای نێودەوڵەتی مامەڵەمان لەگەڵ ناکە هەر بە دەلیلی ئەوەی لە مەسلەی ڕفراندۆما بێکەس ماینەوە. بۆیە ئەو تەنگەژانەی کە هەیە ئەکەوێتە سنگ و قورسایی هەرێمی کوردستان بەچی دروستە بێ بەوەی حیزبە سیاسیەکان ململانێ و کێبەرکی خۆیان لە کاتی هەڵبژاردنەکانە دروستە بەڵام کاتێ دێتە سەر تەشکیلی حکوومەت و بەشداریکردن لە حکومڕانیە پێکەوەی ئەتوانێت سەنگیان بپارێزێ. بۆیە لە ناوەندا ینی منتەڵەقەکەش یا مەفهومەکەش وا بوو کاتێ لە 2003 کورد دەچێتەوە بەغدا بڕوای بەوە هەیە ئەڵێ دیموکراسی بۆ عێراق چارەسەری کێشەکانی کورد ئەکا بەڵام تەنگەژەکانی بەردەم عێراق و ئەو ئاڵۆزیانەی کە دروستە بێ هێشتا دۆخێکی ئیستقرار دروست نەبووە کە ئەو دیموکراسیەتی ئێمە ئەمانەوێ بەرقرار بێ. زۆر باشە. بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکۆماری عێراق هات بۆ هەڵەبجە هات بۆ شاری سلێمانیش بەڵام نەچوو بە هەولێر و گەڕایەوە بە بەغدا. چۆن قسە لەسەر ئەمە دەکەی؟ ئەمە بۆ چوونی بەڕۆسەدا ئەمە یەکێکە لەو حەدەسانی کە بەزەمەی کە منێڵم ینی واقعا ینی بزانیاری بە زانیاریەوە قسانەکەم یەک گەڕانەوەی ئەو پەیوەندی بە پرۆتۆکۆلی تایبەتی خۆی هەیە خۆتزانی سە جەنابی کاک دکتۆر بەرهەم پسۆرێکی حزب یا جێگەی سکرتێری گشتی یەکێتی نییە بەتەنها ئێستا سەرۆک کۆماری عێراقا گەڕانەوەی ئەو هەندێ کۆبوونەوەیان هەندێک شتی حزبی خۆی هەبوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەگوترێ مڕەحەب نەبوو لەلایەن پارتی دیموکراتی کوردستان. من ناڵێم ینی ئەوە وان نییە ئێمە خۆتزانی لە بەغدا گرژی دروست بووە کێشە هەیە و پێم وایە کێشەکانیش بەو جۆرە نین ینی لە تایتڵی میدیاوە بەو جۆرە باس بکرێنی ئەکرێت چەندین جار پەیوەندی و ئەوانە لە نێوان پارتی و بۆنیەکێتی نیشتیمانی کوردستان ڕوویا بێت بەڵام ئیتر خۆتزانی میدیا تایتڵی تایبەتی خۆی هەیە بۆ ئەو حەدەس و ڕووداوانە بەڵام نەچوونی بۆ ئەوێ دڵنیام لەوەی کاک بەرهەم بۆ ئەوەی شتەکە پێوەرتر بێتەوە بەڵام ینی ئەوە نییە بە حاڵەتێک بێ کە نەچوو بێ بۆ هەولێر لەبەرەوەی بەرنامەکەی بەڕاستی پێت بڵم یەکەم سەردانی بووە ئەگەر تۆ چێت کە لە جەنابی مام جەلال ڕۆحی شاد بێ کە گەڕایەوە چکە خۆتزانی کاک بەرهەم هەندێ کێشەی هەڵپەسێرا و هەن ونیە لەنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆبوونەوەی لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کردووە سەردانی هەڵەبجەی کردووە لەو تارەکە شادوێتان لێبوو چکە ئەو داینابوو بەڕاستی دوای سەردانی سلێمانی و سەرگۆڕی جەنابی مام جەلال سەردانی هەڵەبجە بکاو هەروەش بوو پرۆتۆکۆڵەکە چکە یەک لەبەرەوەی کار ئەو جەنابی کاک بەرهەم لەوێ پەروەردە بووە لەوێ خراوەتە بەرخوێندن و خۆشی بە کوڕی ئەوێ ئەزانێ و هەڵەبجەش بەڕاستی بەدەلەوە سمبڵێکی گەورەی نەتەوەیە ئەم سەردانەی بۆ ئێرەوە دوجار بینینی ئەو هاوڵاتیانە بەداخەوە کە لە ڕۆژی سەرکەوتنی جەنابی کاک بەرهەم
چەند کەسێک شەهید بوون بەڕاستی بەخۆی تەقی خۆشیەوە ئەمە کۆمەڵی بەرنامە بوو کە کاتی بوون و زۆریش نەمایەوە گەڕایەوە لەبەرەوەی خۆزانی دەبوترێت نەچوونی بەڕێز دکتۆر بەرهەم بۆ هەولێر لە چوارچەوەی ئەو هەوڵانەی عێراقدایکە بۆ زۆرتر بێڕۆڵکردنی هەرێمی کوردستان و هەولێر ڕێیالی زانی چۆنە میدیایەک واڵێ منیش پێشتر قسەم کردوتم ئەوەی تایتڵی میدیایی ئێوڵێ شتێکی ترە ئەوەی لەناو کۆبوونەوە پەیوەندی لایەنە سیاسەکان شتێکی ترە لەبەرەوەی منیش کارکتەرێکی سیاسیم و لەناو کۆڕ و کۆبوون و سیاسەکانە هەم زۆر جار بۆ منە لەوەچە لەم تەلەڤیزیۆنەوە هەواڵێک ڕۆشت بێ من ئەزانم کە لە پشتیەوە شتێکی ترێ ئەمە نەڕۆشتنی بۆ هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە هەولێر شاری سەرۆک کۆمارە و شاری هەموو عێراقیەکە ئەوەک چۆن شاری کوردێکە شاری عەرەبێکیشە وەک چۆن کوردێک ئێستا سەرۆک کۆماری هەموو عێراقەمە بۆ معلوماتت و هەرێمی کوردستان کاک بەرهەم داواکە هەرێم سقڵێکی گەورەی هەبێ ئێستا کات لە بەردەسایە بتوانین ئەو هەڵانەی کە ڕابردوو کراون ئەو فەراغە سیاسی و ئیداری و نییە متمانەی کە هەرێم پێشتر هەیە بۆ دوجار لە 4 ساڵی خۆ دەزانی گرفتێکی گەورە لە نێوان هەرێم و بەغدا ئێستا خەریکی چاکردنەوەی ئەوەیە خاڵێکی تری ئەوەیش کەوتێ کاک مەسعود کارکتەرێکی سیاسیە جێگەی ڕێز و حرمەتە بەڵام خۆتزانی ئەو هیچ سیفەتێکی قانونی و یاسایی و حکومڕانی نییە خۆتزانی ینی بۆ منێت بەڵام ئەو سەرۆکی حزبێکە ئەویش ڕۆڵی خۆی ئەبینێ بۆ حزبەکەی خۆی بەڵام خۆتزانی ئەو ناتوانێت بۆ منە نەک کاک مەسعود هەر هیچ کەسێک ینی لەو پێگەیان ناتوانێت بۆ منە بە ناوی هەموو کوردەوە وە قسە بکە یا بە ناوی هەموو کوردەوە خطاب بە لەبەرەوەی جاران ڕاستەکەی سەرۆکی هەرێم بووە کە سەرۆکی هەرێم بێ بۆ هەیە بە ناوی هەرێمی کوردستانەوە قسە بکە بەڵام ئێستا کاک مەسعود سیفەتی نیە سیفەتێکی وای نییە تۆ بتوانێت بە ناوی هەموو هەرێمی کوردستانەوە یا ڕێگر بێتەوەی کە لە میدیاوە ئەوترێت و دڵنیاشم لەوە ئەم گرژیانە کۆتاییان هێت هەرچەند بابەتەکەی ئێمە پەیوەندی بەم دۆخەوە نین وە دڵنیاشم لەوەی زۆر نابات سەرۆکی کۆماری عێراق سەردانی هەولێرەکات زۆر چاکە بەجددی ئەولاتر ئەوە نەبوو بۆ بەڕێز دکتۆر بەرهەم سەرەتا سەردانی هەولێری بکردبایە ئەگەر لە منە پرسی وەکو شتێکی وەگەڵە پرۆتۆکۆڵی یعنی باشتر وا بوو ئەگەر هەرێمی کوردستان تەجاوزی هەنێ دۆخی بکردایە مەسەلەن ئێمە وازەحتر قسە بکەین ئەو هەڵبژاردنەی کە کرا هەموو کورد خواستی ئەوە بوو هەرێمی کوردستان یەک کاندیدی هەبێ و ئەو کاندیدە هەمومان پاڵپشتی بین و بەڵام ئەوە ڕووی نەیە کە ڕووی نەیە ینی بە هەر شێوازێکە تێپەڕی ئەگەر بۆ داهاتوو پێشنیار بکەین باشتر وایە بۆ پێگەی هەرێمی کوردستانیش و بۆ جەنابی دکتۆر بەرهەم وەک سەرۆکی کۆماریش لە پایتەختەوە ئێمە مەکتەبی ئەگەر باسی یەکێتیشکەین مەکتەبی سیاسی بارگایەکی زۆر باشی لە پایتەخت هەیە مەسەن ئەکرا کۆبوونەوەی مەکتەبی سیاسیش لەوێ بکرێت بەڵام دەگوترێ تەمەنی مە بیرمان نەچێکە یەشی لە ڕۆژنامە دیارەکانی پارتی دموکراتی کوردستان بەسراحەت لە دەنجی ئەمریکا قسەی لەسەر ئەوە کرد کە لە کۆبوونەوەیان لەگەڵ بارزانی هەڕەشەوەی کردوکە لە حاڵی بوونی بەڕێز تۆ بەرهەم بە سەر و کەمار ئەو ناڵێ ینی تۆ بەرهەم بێ بۆ هەولێر ینی خۆ بارزانیشە خۆ زانی ینی واریدە ینی ڕژواریدا قائیدێک لە کاتی تۆڕەبوونا تەسریحێک بدا بە دڵی من و تۆ نەبێ بەڵام ئێمە بیرمان نەچێ ینی سیاسەت وەگەڵێ هونەری ئەو شتانەیە یا بە عەرەبیەکەی بڵێن فەنی ممکیناتە یا ئێستا تۆ تەماشای کە مەسەلەن ئەردۆغان تارەیەکی حەربی ڕووسیە خاتە خوارەوە و شۆفێرەکەشی ئەکوژێ بەڵام دواتر بەرژەوەندەکان واکە ئەم دوانە ئێستا لە حیلفێکان وردە ئەمریکا هەموو هەوڵێکیەوەیە چۆن تورکیا ڕاکێشێتەوە بەلای خۆیان ئەگەر ئەمە بهێنینەوە ناو هەرێمی کوردستان ئەگەر بەرزانی ئەوەشی وتبێت دۆخێکی زۆر تەبیعیە ئەمە احتیوا ئەکرێ بە تێپەڕبوونی زەمن بەو جوڵە دیبلۆماسیانی کە یعنی شتێکی حتمیە یەکێتی و پارتی پێکەوە ئەبێ لە هەرێمی کوردستان هاوکار بن بۆ سەرخستنی پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە چونکە ئەم ناکۆچیە هەتا بێ بچووکی کەیتەوە ئەگەر فراوان کرێ هەردوو لە هەم یەکێتی هەم پارتی کوردستانی زەرە زۆر چاکە بەر لەوەی قسە لەسەر ئیحتیواکردن بکەین بۆچی قسە لەسەر ئەوە نەکەین کە
سیاست لە هەرێمی کوردستان بنمونە لای بارزانی سیاست فەنی ممکنات بێ نەک فەنی بە شەخسەنەکردنی ینی چەژۆ گرفتەکان بێ ینی بەر لە احتیواکردنی مەسەلەکان قسە لەسەر ئەمە بکەین باشتر نیانی ئەم هونەرە فێر ببن ینی ئەم سیاسەکانی ئەمە من ئەگەر وەکو کێشەکان بە شەخسی نەکەن ینی کاک شۆڕش ئەگەر خۆزگا ئەم خواستەی کە من هەموو وەگەڵێ سەرکردە ڕەمزیەکانی کورد ئەو ڕەفتارەیان بکردایە مەسەرن ئەو کەسانی کە دیارە لە دوای ڕاپەڕینەوە یعنی زۆر کەسی خاوەن وەگەڵێ ڕەمزی بۆ کورد هەمانەکە نیشانەی شۆڕژێڕی و خەبات و تێکۆشان بووە لە دیارترینیان خوا لە خۆش بوو هەڤاڵ مامجەلالە کاک نەوشیروانە کاک مەسعودە مامۆستا سەلاحەدینە مامۆستا عەلی باپیرە کەسانی تریشن یعنی خواستی من ئەوە بوو بە تایبەتی کە ئەو دوو شخصیەتی بەهۆی کۆچی دواییەوە لەسەر گۆڕەپانی سیاسی نەماون مەسەن بارزانی فرسەتێکی زۆر باشی هاتبوو دەست ئەگەر بیرتان بێ ینی لە ساتە وەختی ینی تازە وەگەڵێ بەڕێز مامجەلال کۆچی دوایی کردبووە کاتی نەخۆشیەکەشی یەک دوو محاولە کرا کە بەرزانی وەکو سەرۆکی هەرێم تەمسیلی هەرێم بکە بەڵام بەداخەوە ینی بەرژەوەندیە تەسکە ناوچەی و فشارە هەرێمایەتەکان وای کرد ئەم تەمۆحەی من و تۆ جێبەجێ نەبێ بۆیە بەو شێوازە مایەوە کە هەر کەسە و وەگەڵێ لە بەرژەوەندیە تەسکیەکەی خۆیەوە تەماشای دۆخی هەرێمی کوردستان کە ئەگینا ینی ئەو یەکتر قبولکردنە ینی ئەو فەنی ممکناتەی وەک پێشتر ئاماژەمان پێدا ینی بارزانی ئەگەر چی ئێستا پێگەی وەک سەرۆکی هەرێم نەماوە ئێمە بمانەوێ یان نەمانەوێ ینی لە حیزبەکەی ئەو بین یا لە حیزبەکەی بەرامبەر بین ئەمە کەساتیە کە کاریگەری خۆی لە هەرێمی کوردستانە هەرماوە بۆیە باشتر وایە ئێمە ئیستثماری کاک مەسعود بکەین دکتۆر بەرهەم بکەین مامۆستا سەلاحەدین بکەین مامۆستا عەلی باپیر بکەین هەموو ئەو ڕموزانەی کە تەمسیلی لە قۆناغی لە قۆناغەکان تەمسیلی خەبات و تێکۆشانی میلەتی کوردیان کردووە ئەمە بکەین هێزمان زیاترە بێ سەنگمان باشترە بێ و ئەتوانین سۆنعی قەرار یعنی دروستکردنی بڕیار زۆر بە ئاسانی تر بێت لەوەی ئێمە گرژ بین و دابڕاو بین لە یەکتری و من بەرامبەر نەخوێنمەوە بەرامبەر حساب بۆ من نەکە ئەم پەرتەوازیە لە بەرژەوەندی دوژمنانی گەلی کووردا لە بەرژەوەندی ئەوانەیە کە چاویان بەم وەگەڵێ هەرێما هەڵنایەوە ڕۆژ بە ڕۆژ لە جاتیەوەی ئێمە بۆ گەشەکردن و بۆ تۆکمەیی بڕۆین بۆ هەڵوەرین و بۆ وەگەڵە پاشەکشە هەنگاو ئەنین بۆیە ینی من پێم وایە ئەگەر من وەک کەسێک کە بە شێوازێکی ئەکادیمی تەجاوزی هەندێ بیر و بۆچوون کە لە گۆشەیەکی تەسکی حیزبیەوە تەماشاکە ئەگەر تەجاوزی ئەوە بکەم ئەبێ بۆ زمانە قسە بکەم ئەگەر یەکێ لە سەرکردەکانیش لە دۆخێک لە دۆخەکانە قسەیەکی کردبێت کە جائز نەبوو بێ من هەوڵ بدەم هێور هێور ئەمە کاڵ بکەمەوە چونکە یعنی شتێکی حتمیە ئێمە پێکەوەین لە هەرێمی کوردستانە دوژمنایەتیکردن زەرەرمان لێ ئەدا بە پێچوانەوە دۆستایەتیکردن قازانجمان پێگەێنێ جا من کە بزانم قازانج لە بەردەمایە قازانجەکە هەڵەبژێرم قازانجەکەش ئەوەیە قیادەی سیاسی ئەوانەی دروستکەری بڕیارن وردە وردە لە یەک نزیک بنەوە ئەمە مانای ئەوە نییە ئێمە حیزبایەتی نەمێنێ و هەموو حیزبەکان ببن بەیەک نەخێر هەر یەکە و ڕوئیای خۆی هەیە بەڵام کاتێ باسی سیستەم و باسی دەسەڵاتە فەرمیەکانەکەی ئەویش ڕێوشێنی خۆی هەیە زۆر باشە حملەی هەڵبژاردن بەجیا کاتی حکومڕانیش بەجیا زۆر چاکە بەجددی چی دەبێت چی دەقەومێ ئەگەر پارتی لە داهاتوودا بنمونە ڕێگە نەدا بە سەرۆکەمار ئەزێکیەکێ لەو گرفتانی بۆ هەولێریان بزات ئێمە قسە مۆزوعەکەیمەوە بوو کە باسی حیزبایەتی و ئەم جۆرە بەتانیمان کردوتم ئەو ئەمە بنمونە دێنمەوە خۆ دەزانی ئەمە واقع لە هەرێمی کوردستان بەم شێوەیە واقعەکەی ڕێک بزادەوە بوو دەمێنمونە گەورەیەش بێنمەوە بۆی وێنەکە وازەح بێ لە بەردەمی کاک مەسعود بۆ نمونە هات و سیرکە بۆ نەیوت نایەڵم بڕواتە بۆ نمونە سلێمانی ینی بزات هەمومان گەشتونەتەوە قەناعەتی بۆ نمونە ڕاستە قورسایی و قەڵەمڕەوی پارتی هەولێرە بۆ نمونە هەولێر و دووەکە قورسایی و قەڵەمڕەوی یەکێتیش هەڵەبجە و گەرمیان و سلێمانی و کەرکووکە کارکتەرێکداین کە بەڕێز دکتۆر بەرهەمە ئەم بەڕێزە نوێنەرایەتی وڵاتێک دەکا کە ناوی عافم بکەی منیش ویستم ئەمە بۆ بارزانی لەوە تێدەکات کا کۆسرەت نییە و دکتۆر یۆسف نییە تێدەکاتەوە ئەم قسەیە ئەزانی چۆنە بایم ئەم قسەیە ئەزانی چۆنە کاک مەسعود نە لە کۆڕ و کۆبوونەوەیەکە نە لە بەزاری خۆی نە لە ڤینە بە نووسینێکی خۆی ئەم قسەی نەکردووە ینی بۆ ینی ببێ بەیانی بۆ منەوە چێ کاک مەسعود
من ێستا قسە ئەەکەم قسەی دەلیلە باشە تەحلیلەکەم وەنیە ناکرێم قسانەی من ببن بە قسەی جەناوی کاکبەرە وەنیە ئەوەی کە قسانە کراوە و یاوتوێتی ئەوە نایەڵم و ئەوانە بەڕاستی ئەمان ڕەمزی ئەمە ڕسمی نییە ئەم قسەیە هەنی تۆ ناتوانانی نکراوەوە ئەم قسەیە ئەم ڕۆژنامە نووسە دیاری ئەزای چۆنە کە ڕەت نەکراوەتەوە مۆزوعەکە پەیوەندی بەوە نییە کە ئەوە ڕاستە یا ڕاست نییە پەیوەندی بە بارودۆخەکەەوە هەیە یعنی قسەکە ضرورەت لەوە چێ بۆ پارتی ضرور نەبێ بێ وەڵامی باتەوە بڵێ درۆی کردو بۆ منە حرمەتەن سەریایی لەبەر وەنیە مخۆ من دڵنیام ئەگەر دۆخی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی باش بێتەوە هەرو قسەیە بێنەرەوە لەوە چه سجنی کا پارتی هەرو قسەیە بکە لە دۆخێکی ترە سجنی بکە بۆ منەوە نیە ئیهانەی بکرێە وەڵام بدرێتەوە بە جددیش وەڵام بدرێتەوە کە ئەمە ڕاست نیە و ئەگەر ڕاستیش بێ پێڵن ڕاست نییە ئەبێ ئەمە واقعەکە وەک خۆی بخوێنینەوە کاک بەرەم سەرۆکی عراقا ئەنی تۆ ئەبێ ئەمە واقع بێ لا من نەڕۆشتۆ بۆ ئەوێ پەیوەندی بەوەیە دڵنیام لەوەی کە کاکبەرەم خۆزانی کارکتەرێکە ینی هەمیشە حەزەکە ئاشتەوایی ینی زۆر جار حەزیشی بۆ معلوماتت لەوەی کە ئێستا وترێت بووە بە سەرۆکی کۆمار وە بە سەرۆکی کۆمار و گرژیەکان دروست بوون بەڕاستی پەیوەندی بە کاکبەرهەمەوە نییە چکە لەگەڵ جەنابی کاک مەسعود قسە کراوە مەکتەبی سیاسی و پارتی و یەکێتی دانیشتن کراوە دوجار بۆ من هەردوو لا هەنی خۆمە بە هەموو کەسێ لای ڕوون بێ هەردوو لا باوەڕیان بەوە هەبووە قۆناغێک کە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان کە مامۆستا جەبار ڕێکەوتنی استراتیژیان هەبووە پارتی دەڵێ ڕێکەوتنی استراتیژی بۆ منە تەواو بووە 50 بە 50 نەما و یەکێتیش لای خۆیەوە ئەمە ناڕەسمیش بێ بەڵام قسە کراوە لە ناو مەکتەبی سیاسیوانە قسە لە میدیاکانەوە میدیای هەردوو لاوام قسەیە کراوە بۆیە قەناعەتیان بەوە بووە هەردووچیان کاندیدەکان بڕۆنە ناو ڕکابەریەوە و ڕکابەری دیموکراسیەتە دەنگدان هەڵبژاردن هەرکامێکیان دەرچوون پیرۆزبایی بێت ئەوەی کە ڕوویە شەوی هەڵبژاردننی سەر و بزات کورد یەک کاندیدی هەبوایە چونکە هەمیشە خۆ دەزانی بەداخەوە لای ئێمە دیموکراسیەت یا هەڵبژاردن بۆ نمونەوە نییە مامۆستا جەبار هەموو باشەکان نییە یا ئەوە نییە هەمومان هەڵبژاردن هەموو کێشەك زۆرجار هەڵبژاردن بۆ خۆی ئەبێتە کێشەیەکی گەورە بەڵام بەداخەوە بۆ پارتی بەو جۆرە کەوتەوە ئەوەی کە گرنگە بەڕاستی بەداخەوە هەندێک لە ناو پارتی کاک مەسعود مامۆستا جەباریش بە جۆرە لە جۆرەکان باسی کرد کاک مەسعود یەکێکە لە ڕەمزەکانی کورد یەکێکە لە کارکتەرەکانی کورد دوای جەنابی مام جەلال و کاک نەوشوێن ئەویش یەکێکە لەو کارکتەرە شۆڕژگێڕانە حەق نییە ینی لە فەراغی جەنابی مام جەلالە حەق بوو کاک مەسعود بەڕاستی بکرێتە دەرەوەی ئەم ململانە سیاسیانە و نەبووایە بە سەرۆکی بەڕاستی پارتی ینی سەرۆکی مەبەستمەوەیە کە نەبووایە بە سەرۆکی پارتیانی مەحامی بەڕێزە خۆی ناتوانێت تەجاوزی معفوم کە بەشێکی پەیوەندی بەڕاستی بە ڕوئیای ئەو خەڵکی کە بە دەوریەتی بەداخەوە ناتوانێت ئەو ڕۆڵە ببینەوە نا کاک مەسعود ئێستا مەجالێکی زۆر گەورە بوو بۆ ئەوەی بەڕاستی شوێنی هەم جەنابی مام جەلال پڕکاتەوە و هەمیش بەڕاستی ڕەمزێکی گەورەی کورد بێ و هەمیش بە جۆرە لە جۆرەکان بەڕاستی ببێتە بەشێک لەو مەرجەعی کە ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە لە بەغدایە بتوانی بەڕاستی کاک مەسعود تای تەرازوویەکی بێت ئەگەر یەکێتی تای تەرازوویەکی بێت وەکو جەنابی وتی هەموو کاکەکانی دیکەش تای تەرازوویەک بێت بەڵام خۆ دەزانی واقعەکە وایە پارتی تای تەرازوویەکێتی ویکێتیش تای تەرازوویەکێتی ئەمە بۆ نێودەوڵەتیش بۆ عێراقیش و بۆ هەرێمی کوردستانیش من ئێستاش کات نەڕۆشتووە وە کورد ئێستا وردەوردەچینە ناو حکومەتی ئایندەی عێراقەوە و زۆر شت هەیە بەڕاستی ئەبێت لە عێراقا حەل کرێت وە کورد ئەگەر بەڕاستی پێکەوە نەبن بۆ یەک گوتار نەبێت بۆ نییە نەخشە ڕێگایە یا پاکێجێکی نیشتیمانی کە ئەوانی ڕەهەندی نیشتیمان نەک شەخصی و حزبی و ئەوانە بەرنە ئەوێ بۆ مەسلحەت و پولە پۆست بێت ئەگەر ئەوە بکەنە ئەجندای خۆیان با 4 پارچە بن با 6 ئۆفسین بێت فراکسیۆن بن بەڕاستی ئەتوانن قۆناغێک ئەوەی چووکە زانی بۆچی ئەم قسەیە کە مەڵێم قۆناغێک بچینەوە پێشەوە چونکە خۆزانی ئێمە لە عێراقا دوای ڕاگەاندنی ئابووری سربەخۆ و مەسەلەی ڕیفراندۆم و ئەو پانۆراما ڕووداوانەی کە ڕوویان ناوە و جیابوونەوەی دوورکەوتنەوەی ئێمە لە عێراق و مەسەلەی ئابووری و پێشمەرگە و ئەوانە
گرفتێکی گەورە هەنی تۆ هەرمادەی 140 نییە ئێستا تۆ بێ پەیوەندیەکان بەڕاستی چاکەیتەوە ئەبێ نزیکایەتی دروستکەیتەوە ئەبێ وەزع و گوزەران چاکەیتەوە هەندێک شتە بووە لە بەغدایە بەڕاستی جاران لە ڕووی بودجەوە بووە لە ڕووی ئابوووریەوە بووە لە حتا مەسلەی کاکە داهاتی جوتیارەکە کە گەنمەکەی ناردۆ پارەکەی نایەنێ مەسلەی نەوتە مەبەستم ئەمە چییە کاک مەسعود و هەر کارکتەرێکی دیکە ئێستش کات نەڕۆشتووە و حەقیش نییە بەڕاستی هەندێک خەڵک ئەم جۆرە کارکتەرانە تێوەگلێنن خۆ من دڵنیام لەوە من و کاک جەبار بە خراپی بزانین قابلە کاک مەسعود نەزانێ خراپە ئەزای مشکلەکەی ئێمە چییە ئێمە قسەکەین ئێستا هەمومان بووین بە محەلیل قسە ئەەکەین یعنی لەناو پارتیە بۆ نمونە دە کەس نییە لە ئێمە باشتر بیر بکاتەوە یعنی دە کەس نییە لە ئێمە باشتر بۆ نمونە خەمخۆری ئەم میلەتە بێ لە ناو یەکێتی لە ناو کۆمەڵ لە ناو گۆڕە هەن گرفتەکە زانی چییە هەندێک شت هەیە بەڕاستی ئەها شکاندنە ینی غرورەتە ینی ئەم سەرکردانی ئێمە ئەم حیزبانی ئێمە تووشی خڕورەت بوون بۆ نمونە کاتێکە کاک بەرهەم ئەبێتە سەرۆکی کۆماری عێراق بۆ معلومات لای من چەندێک گرنگە کاک بەرهەم وەکو کارکتەرێک کە ضرورەتە هەمومان ئەزانین ضرورەتە بۆ عێراق ناچمە سەر پانۆراماکانی لەبەرچی و لەبەرچی و لەبەرچی و لەبەرچی بەڵام تۆ یەک یارمەتیم بە پێم ناخۆشە کە پارتی شوناسێکی هەڵگرت و بمانەوێنێ من بە بابەتێکیش بڵاوم کردوێتەوە لە خەندان شوناسێکی نەتەوەی هەڵگرت بوو دوای سوێکی ئاب بۆ نمونە بە تایبەتی هەمیشە یامەند ئەوانەی کە زۆرتر ڕاهەندە نەتەوەیەکان هەبوو پارتی بۆ نمونە لە تا ریفراندۆم بەڕاستی گەڕانەوەی بۆ بەغدا ینی من بۆ خۆم لەبەر ئەوەی پارتی بە باشتر ئەزانم تا حیزبێکی عروبی عێراقی لەلایەن نەتەوەیەکەوە ها لەلایەنی سانی و سیاسیەکەوە نا پێم ناخۆشە کاتێ پارتی ئەگەڕێتەوە بەغدا لە یەکەم هەنگاویدا مامۆستا نەئەبوو پارتی دیموکراتی کوردستانی ئەگەر خەڵکە ژیرەکەی ڕێیان باە من دڵنیام لەوەی خەڵکی ژیریتیایە نەئەچوە ناو مەحمەحاو ململانەوە لەبەر چی لەبەر ئەو شوناسەی کە پارتی هەڵی گرتۆخانی خۆم ئێمە بزانین چەوە من و تۆ بە نەتەوەیشی نەزانی ئەو خۆی واعڵێ ئەبوایە نەگەڕاتە بەو جۆرە لە قۆناغی ئایندەیە شەڕی هەندێک شتی بکردا لەبەرەوەی پارتی جیا بوو لە حیزبەکانەوەیەک دەقە بۆ مامۆستای زۆر بەڕێز چۆن ئەم دۆخەتە تێپەڕین ئەم شێوازی مامەڵە سیاسی کردنەوەن هێزەکاندا هەیە ئەمە خۆ دوجار دەبێ ینی کۆتاییەشی هەبێ دوجار دەبێ ئاسۆیەکی ڕوون هەبێت چزانم ینی شتێ نزیکمان خاتەوە لە حاڵەتە سروشتێکە بەتاشید ئەوەی کە نزیکمانەکاتەوە ئەو مەترسیانەیە کە هەنگاو بە هەنگاو مەسلەی ئەمریکا و ئێران کە هاتۆتە پێش ئەو ناتۆ عەرەبیەیە کە ئیسرائیل و سعودی و هەندێک لە وڵاتانی عەرەبی وردە خەریکە پێکی ئەهێنن ئەو تەسریحەی وەزیری خارجی ئەمریکی وەزیری دیفاع کە 30 ڕۆژی داناوە شەڕ لە ئێمەنا ئەوەستێ تەفەڕۆغێکرێ بۆ دەستکوردکردنەوەی ئێران بۆیە ئەمانە حەتمیە ئەگەر کورد لە ناوخۆیان ئەگەر پێکەوە بێ هێشتا هەر لاوازە جا چ جای ئەوەی پارچە بێ من دڵنیام قیادەی سیاسی یا ئەوانەی کە دروستکەری بڕیارن لە هەرێمی کوردستانە ئەم مەترسیانە دەقاتی ئێمەمانان ئەزانن و دڵنیام لە ئایندەیەشی نزیکە تەجاوزی کۆمەڵێ وەگەڵە تەنگەژە ئەکرێ لە پێناوی یەکڕیزی چونکە سەنگی ئێمە لە بەغدایە بە یەکڕیزیەوە بەندە زۆر چاکە زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکان هەروەها زۆر بەڕێز مامۆستا دەلیل جەمال چاودێری سیاسی زۆر سپاس تۆشەکەم دەسان خۆش زۆر سپاس بۆش بینێرانی بەڕێز.